بەڵێ سڵاوتان لێ بێ ئەم کاتان باش دیارە نیو کاتژمێر بەر لە ئێستا لە گەڕەکی سلێمانی تازە نزیک مزگەوتی ئەبوبەکری سیدیق لە یەکێک لە کۆڵانەکانی ئێرە ڕووداوێکی تەقەکردن هەبووە. ڕووداوەکە دەوترێت لە ڕوبەڕووبوونەوە بە لە نێوان هێزێکی پۆلیس و دوو تۆمەتبار کە باز دەکرێت کە فەرمانی دەستگیرکردنیان هەبووە. بە پێی زانیاری سەرەتاییەکان باز لەوە دەکرێت کە 4 کەس لە ڕووداوی تەقەکردنەکەیە بریندار بوون، دوانیان لە کارمەندانی هێزەکانی پۆلیسن، دوانیشان لەو تۆمەتبارانە بوون کە دەوترێت ڕوبەڕووبوونیان کردووە لەگەڵ پۆلیسە. ڕووداوەکە چۆن بوو؟ کێ بریندار بووە؟ کەسی تیا کوژراوە؟ بەڵێ بەڕاستی کاتژمێر 12:08 بوو، تقریبی 5 دقەیەکە بوو مناڵەکان لە مەکتەب گەڕابوونەوانێ. چاوەڕێمانە کرد دەستیان شۆن و بێن نامخۆن، هەر ئەوە نەمانزانی لە ناو گەڕەکە دەست ڕێژێکی زۆر قاو قریشکێکی زۆر بەرز بۆوانێ. من لەبەرەوەی پێشتر خۆم ماڵە لێرێوانە لەم کۆڵان. بەڵێ من هەر لەبەر دەرگای منیشە حەدەسی کوشتنەکە ڕوویاوە. بەڕاستی ئەوەی کە یعنی من چونکە پێشتر هەڕەشەی کوشتنم لەسەر بۆ دەست ڕێژم لێکراوە، ڕوومانە هەڵدراوەتە ماڵمە و گومانێکی زۆر منە دروست بوو بۆ خودی خۆم بێ. ئەم جارش پەلی خوشکەکەم و مناڵەکانم گرت و بردنە ژوورەکەی پشتەوە، پەیوەندیم بە هێزە ئەمنیەکان 104 و 105 و 106ەوە کرد، ماڵیان ئاوا بێداوامان لێکردن کە لەم گەڕەکەیە دەست ڕێژێکی زۆر هەیە بێن بە فریامانەوانێت، چونکە خۆتە زانی ئەمە مەنتیقەیەکی سەکەنیە پڕە لە ژن لە مناڵ عایلەی تایە. ئەو ماڵی ئەو بەرمانەوەی مناڵیش بە لە مەکتەب و ئەوانە کاتی هاتنەوەی مناڵیش لە مەکتەب بۆیە یعنی بەڕاستی لە کاتی ڕوبەڕووبوونەوەی کەسێک کە فەرمانی گرتنی هەیە بەم شێوەیە دەسەکاتەوە لە هێزە ئەمنیەکان تەقەکە بۆ منەسابتێک و دوو پۆلیس بریندارەکە خودی خۆشی لەویایە بریندارە بێ یان تەقەیلی ئەکرێ. بەڕاستی ئەمە مای مەترسیە بۆ خەڵکی گەڕەکەکە. لەویا تەلەبەیەکی زانکۆ سیارەکەی لەویا ڕاگرتووە، سیارەکەی ئەویش فیشێکی بەرکەوتووە، ئەوە تا نازام ڕادێتەر و دار و بەردی تەقیوە. یعنی بەڕاستی لێرەوە پەیامم هەیە بۆ لایەنی بەرپرس. پێشەوەی پەیامەکە بۆ لایەنی بەرپرس بنێری دەمەوێت باسی ئەوە بکەیت دکتۆرە، ئەم ڕووداوە کە ڕوویدا ینی تۆ برینارەکانت بینی برینار هەبوو کەس کوژرا بوو لێرە؟ ئەوەی کە من بینیم هێز ئەمنیەکان خودی خۆیان وتیان پۆلیسێک و دوو پۆلیس و سابتێکمان بریندارە، بەس ئەوەمان بینی کە لەویایە بوو، چکە ڕاستەوخۆ لە بەردەرگای ئێمە فیشان مۆدای تەقەکان زۆر بوون. مۆدای تەقەکان زۆر بوو، تقریبی نزیکەی 20 دقە ئەم بەزمە لەم گەڕەکەیە ڕوویاوە. یعنی ئەم ماڵی کە لێرەیە کە خوێنەکەی لێ ڕژاوە پەیوەندی چێ بە ڕووداوەکە؟ هیچ وەڵام من ئەوەنە نەکبەتم بەردێ لە ئاسمان بەربێت و شەڕ لە گەڕێکی شەڕۆیە تەقەکە لە بەردەرگاکەی مناکرێ. ماڵی توێوانێ؟ بەڵێ ئەوەی کە ماڵی تۆمەتبارەکانە هەر ماڵی تۆمەتبارەکان ئەم خانووەنە خواروترە. گرفتەکە چی بووە؟ ینی لەسەر چی دروست بوو؟ من نازانم، بەس ئەزانم کەسێ فەرمانی گرتنی هەیە، بەڵام ئەم کەسە ماوەی ساڵێکە زیاتر لەلایەن ساحێبی خانووەکە ئیزندراوە، حەو مانگەکری خانووی نەداوە. یعنی ئەمە ئەگەر لایەنی پەیوەندیدار ئیشی لەسەر بکردایە بۆ نمونە جیهەتێکی فەرمی هەبێت لە ڕێی موختار و ئاسایشی منتیقەکەوانی لێ پێچینەوە لەو کەسانە بکە کە بەم جۆرە مامەڵاکە حەدەسی لەم جۆرە ڕوونادا یان چەکی بێمۆڵەت. ساڵی لەسەر ئەم تۆمەتباران تۆمان هەر خاوەن خانووەکە؟ ئاگادار نیم، نازانم ئەو فەرمانی گرتنە لەسەر چی دەرچۆ لەسەر چ ئەساسێکە. ئەوەیان تەنها ئەتوانن لە دادگا و دادوەری بپرسن. سپاس دەکەم. ئێمە دیارە پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانیەوە، بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە و دەمەوێت بە کورتی باسێکی تر بکەین. ئەمە ڕووداوەکەیە لەم شوێنە وەکو ئاماژەم پێکرد گەڕێکی سلێمانی نوێیە و نزیک مزگەوتی ئەبوبەکری سیدیقە. لێرە ڕووداوەکە کە ڕوویداوە وەکو دکتۆرە باخان باسی کرد نزیکەی 20 خولەکێک تاقەکردن ڕوبەڕووبوونەوە ڕوویداوە. ئۆتۆمبیلی هاوڵاتیەک لێرە دەوتێزیانی بەرکەوتووە، ئێستا ڕادێتەرەکەی تەقیوە بەم شێوەیە و خوێن لە شوێنی ڕووداوەکە شەیە. ئەمەی کە دەبێنین ئاوی ڕادێتەرەکەیە دێتە خوارەوە و تەقیوە و لە پشتەوە ئەمە خوێنی ئەم کەسانەیە کە تۆمەتبار بە فەرمانی تەقیکردنیان هەبووە. ئێستاش ئەوانەی کە برینارن هەم ئەوانەی پۆلیس و هەم ئەوانەی تۆمەتبارەکان ئێستا ڕەوانەی نەخۆشخانەی شار کراون. بە پێی زانیاری سەرەتاییەکان دەوتێت تا ئێستا دۆخی تەندروستیان جێگیرەوە لە ڕووداوەکەیە هیچ کەسێک جانی لەدەست نەداوە. بەڵێ.